یاریەکی سەخت بوو. ئەرژەنتین 2-0 بوو. ئێمە زۆر متمانەمان بە شتێک بوو کە ئەم شەو سەر دەکەوین. دواتر لە ناکاو بووە 2-2. بۆیە کەمێک تووشی دڵەڕاوکێ و ترس بووین. بەڵام لە ڕاستیدا شایانی بردنەوە بووین. بەهەر شێوەیەک بێت چونکە ئەرژەنتین زۆر باشتر یاری دەکرد و دواتر میسی هەبوو. یاریەکی خەیاڵی بوو ئەم شەو. بەڕاستی لە کۆتاییدا سەخت بوو. باشە دەزانی چی؟ ئێمە لە یاری یەکەمەوە پێمان وا بوو ئەرژەنتین کەوا زۆر باشە. بەڵام بەرامبەر سعودیەکان دەدۆڕێت. دواتر سەرکەوتن هەنگاو بە هەنگاوە. ئێستا ئێمە یاریەکی نوێمان دەوێت. من لە سەرەتاوە باوەڕم وایە بەڕاستی یارێکی باشمان دەکرد لەگەڵ زۆرێک لە گۆڕانکاریەکان. پێم وایە سکالۆنی کەمێک هەڵەی کردووە. پێم وایە ئەو زۆر گەڕایەوە دواوە و تیپی هۆڵندا سوودی لێوەرگرت و هاتنە پێشەوە. دەزانی ئەوان زۆر سوودیان لە تۆپی جێگیر و لێدانی سەروەردەگرت. ئەوان گۆڵی یەکسانکردنەوەیان تۆمار کرد. بەڵام باش بوو توانیمان یارێکە ببینە لێدانی یەکلای کەرەوە. من باوەڕم وایە ناوژیوانەکە کارەسات بوو. بەڕاستی باش نەبوو. نابێت لە مۆندیالدا بێت لە ئاستی خۆیدا نەبوو. بەڵام باش بوو ئێمە سەرکەوتمان بەدەستهێنا. بۆیە دڵخۆشم. باوەڕم وایە باشترین یاریەکە بەهۆی لێدانە یەکلای کەرەوەکان لە خاڵی سزادا ئیمیلیانۆ مارتینێز بوو. مارتینێز کارێکی گەورەی کرد. یاریەکی سەرسوڕهێنەر بوو. ئێمە وا هەستمان دەکرد یاریەکە کۆتایی هات. بەڵام دوای خولەکی هەفتە هۆڵەندا 2 گۆڵی کرد. باوەڕ پێ نەکراو بوو. بەڕاستی خراپ بوو ساتی گەڕانەوەی هۆڵەندا. بەڵام دەستمان پێکردەوە بە گۆرانی وتن و ئاوازەکە زیاتر یاریگامان لەسەر هۆڵەندا هەژان و ئێمە سەرکەوتین.